بەڕێوەبەری تەندروستی سلێمانی دەڵێت دۆخی کۆرۆنا لە پارێزگاکە زۆر خراپە و ڕۆژانە نەخۆش بەهۆی نەبوونی جێگا لە چاودێری ورد گیان لە دەست دەدات. داواش لە هاوڵاتیان دەکات پێکوتەی کۆرۆنا وەربگرن وەکو تاکە چارەسەر. ئەمە لە کاتێکدا پسپۆڕانی تەندروستی بازەوە دەکەن کە شەپۆلی چوارەمی کۆرۆنا کە ماوەی چەند مانگێکە بە چڕی بڵاوبووەتەوە نزیکە لە کۆتایی. ئەوەی بەلای پزیشکانەوە جێگەی سەرسوڕمانە ئەم جارە جۆرێکی گۆڕاو بووە کە نازاندرێت لە دەرەوە هاتووە یاخود لە ناوخۆدا سەری هەڵداوە. پشکنینی پزیشکان لەم بارەیەوە دەستی پێکردووە. ئێستا خۆشبەختانە ڕوو لە دابەزینە و ئومێد دەکەین هەرجارێکتر نەیبینینەوە. بەڵام بەڕاستی ئەمەش لە ڤایرۆسەکانی کۆرۆنایە لە خێزانی کۆرۆنایەوە بە تایبەت سارسی دووش ئەتوانین بڵێن تا ڕادەیەک ئەم بابەتە مەحاڵە. بۆچی؟ لەبەر ئەوەی توانای خۆ گۆڕینیان هەیە. گۆڕاوەکانی ڤایرۆسی کۆرۆنا یاخود سارسی دوو ئێستا زۆرن. لە ئەلفاوە دەستی پێکردەوە بۆ بێتا و دەلتا و گاما و کاپا و زیتا و هەموو گۆڕاوەکانی تریش کە ئێستا هەنووە تۆمار کراون و بەردەوامیش لە تۆمارکردنانی تازە. بۆ نمونە ئێمە بەڕاستی کە ئەبوایە پێشتریش ئەندێ کارمان بۆ کرد بەڵام زۆر سنووردار بوو و گۆڕاوەکانمان دۆزیەوە. ئێستا لە پرۆژەیەکی زۆر گەورەترین کە تەواوی گۆڕاوەکانی ئەم ساڵی ڤایرۆسی سارسی دوو دەستنیشان کەین لە سلێمانی و لە هەرێمی کوردستانیشە کە ئەمە بەڕاستی ئەتوانم بڵێم وەڵامێکی تەواومان ئەداتێ کە چۆن شەپۆلەکان یەک لە دوای یەک هاتوون و بەهۆی گۆڕاوە جیاوازەکانەوە ئەم شەپۆلانەیان دروست کردو. ئێستا نەخۆشخانەکانی تایبەت با کۆرۆنا کراون و نەخۆشتیاندا کەمی کردووە. ئەویش بەهۆی خاوبوونەوەی شەپۆلی چوارەمە. بەڵام ئەو نەخۆشخانانەشی کە داخرابوون لە نمونەی نەخۆشخانەی ئاسا جارێکی تر بۆ توشبانی کۆرۆنا کراونەتەوە. چونکە تەندروستی سلێمانی دەڵێت پەتای وەرزش لەگەڵ کۆرۆنا تێکەڵ بووە و دۆخەکەی هێندەی دیکە بۆیان قورس کردبوو. لە هەفتەی ڕابردوو بەڵێ دۆخی کۆرۆنا بەرز بوو، بەڵام لەم هەفتەیەدا تقریبەنەوە 3 بۆ 4 ڕۆژە بێت سپاس بخوا دۆخی کۆرۆنا تۆزێ بەرەو خوار گەڕاوەتەوە. ئەتوانین بڵێن دۆخی نەخۆشخانەکان بەڵێ وەکو نەخۆشی تێدایە، بەڵام بۆ ڕێژەی هەفتەی ڕابردووتر نییە کە داخڵبوون هەبێت. لە ئێستادا ئەمە نەخۆشخانەی شەهیدیە من دوو بەش نەخۆش داخڵەکرێت بە کۆی گشتی 170 بۆ 200 بێتی تێدایە. لە ئێستادا بە عینایی شەهیدیە منەوە تقریبان 160 نەخۆش لەناو نەخۆشخانەی شەهیدیە من داخڵ کراوە. لە هەمان کاتا نەخۆشخانەی ئاساش کە تایبەت کراوە کۆرۆنا ئەویش نەخۆش تێدایە، نزیکەی 15 نەخۆش لە نەخۆشخانەی ئاساژەیە. ئەتوانین بڵێن بە تێکرا لە ئێستادا نزیکەی 175 نەخۆش لە نەخۆشخانەکانی سلێمانی بوونیان هەیە. ڕێژەی 24 ساعتی ڕابردوو مردن 3 وەفاتمان هەبووە لە شاری سلێمانی. پزیشکانی سلێمانی دەڵێن تا ئێستا چەندین جۆر کۆرۆنایان تۆمار کردووە و هیچیان لەوەی دیکەیان ناچن. ئەوەی ئەم جارەش لە جۆری کۆرۆنای گۆڕاو بوو. هەرچەندە لە تاقیگەکان بەردەوامن لە لێکۆڵینەوە و بەدواداچوونەکانیان و دەرەنجامی باشیان دەستکەوتووە لەسەر جۆرەکانی کۆرۆنا، بەڵام تا ئێستا دڵنیان نین بۆچی کۆرۆنا لەسەر هێندێک کەس کاریگەریەکانی زیاترە لەسەر هێندێکی دیکە کەمترە. ڕامیا ڕوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.